هیندستان یان وەکو خۆیان دەڵێن بەهاراتە، یەکێکە لە وڵاتە مەزنەکانی جیهان. هەر لە دێر زەمانەوە هیندستان پێگەیەکی گەورەی لە ناو جیهاندا هەبووە، وڵاتێکی دەوڵەماند لە ڕووی شارستانی و ئابووری و زانستیشەوە. لێرەوە چاو، برنج و بەهارات دەهات بۆ جیهان. ناوی بەهاراتیش لە ناوی یەکەمین پادشای هیندستانەوە هاتووە. لە ئێستاشدا ئەم وڵاتە مەزنا بۆتە جێگەی قسە و باسێکی گەرمی بەشێکی زۆری پسپۆرانی سیاسی و ئەکادیمی لە جیهاندا. بەشێکی زۆری ئەوروپی و ئەمریکیەکان بە چاوێکی ترس و ڕقەوە سەیری پێشکەوتنی هیند دەکەن و بە نەیاری داهاتوی خۆیانی دەبینن. بەڵام وڵاتانی جیهانی سێهەم وەکو هیوا و دەرفەتێک سەیری ئەزمموی گەشەسەندنی هیندستان دەکەن. زۆر جار هیندستان وەک کیشوەرێکیش سیر دەکرێت، چونکە ئەم وڵاتە لە ڕووی جگرافی و ڕووبەری زەوی و دانیشتوان و کولتور و ئاین و نەتەوەوە زۆر لە وڵاتێک مەزنتر و فراوانترە. جوگرافیای هیندستان. هەندێک جوگرافیناس پێیان وایە کە پێشتر هیندستان دوورگەیەکی سربەخۆ بووە لە زەریای پاسفیک، پاشان بە کیشوەری ئاسیاوە لکاوەتەوە. بەڵگەشیان بۆ ئەم قسەیە زنجیرە چیاکانی هیمالایە کە لە ئەنجامی یەکگرتنەوەی ئەم دوورگە گەورەیە بە ئاسیاوە ئەو زنجیرە چیایە دروست بووە. هیندستان دەکەوێتە باشووری ڕۆژئاوای کیشوەری ئاسیاوە. حوتەمین وڵاتی جیهانە لە ڕووی ڕووبەری زەویەوە. ڕووبەرەکەی دەگاتە 3,277,590 کیلۆمەتر دووجا. درێژیەکەی نزیکەی 3,000 کیلۆمەترە. زیاتر لە 7,000 کیلۆمەتر ڕووبەری سەر کەنار ئاوی هەیە کە ئەماش یەکێکە لە خاڵە گرنگەکانی ئەم وڵاتە. هیندستان دراوسێی 6 دەوڵەتە: چین، بەنگلادش، پاکستان، بۆتان، میانمار، نیپال. لە باشووریشەوە سنوورێکی دەریایی لەگەڵ وڵاتی سریلانکا هەیە. هەر لەبەر ئەمەشە ئەم وڵاتە لە ڕووی نەخشەی سیاسی جیهانەوە پێگەیەکی بەهێزی جیۆپۆلیتیکی هەیە. هیندستان هەروەها بەشێکی زۆری سنووری ئاوی هەیە. هیندستان ئەم سنوورە ئاویانە وای کردووە کە لە ڕووی بازرگانیەوە پەیوەندێکی فراوانی هەبێ لەسەر ئاستی جیهان، بە تایبەتی شاری مۆمبای کە لە کەناری ئۆقیانوسی هندیە بە پایتەختی ئابووری و وڵاتە داهانرێت. و من خۆم چوومەتە ئەو شارە، کەشتی زەبەلاحی لەیە کە بە قسەکردن ناتوانێت بیگەڕیتەوە. ناوەندێکی گەورەی بازرگانیە لەبەرەوەی حدودی ئاوی هەیە. بۆیە پێگەی جوگرافی هیندستان کاریگەری هەیە لەسەر نەخشەی سیاسی جیهان، بەڵام هندیەکان بۆ خۆیان نەیانویستو ئەم کاریگەریە دروستکەن. هیندستان وڵاتێکە نەیویستوە لەسەر ئاستی جیهان دەستێوەردانی سیاسی لە وڵاتانی دیکە بکات، بەڵکو هەوڵی داوە بێلایەن بێت لە نێوان ناکۆکی جەمسەرەکانی جیهانە، بە تایبەتی لە دووهەمین ململانی نێوان ئەمریکا و رووسیا کە جەنگی ساردی پێڵین. هیندستان و میسر و ئیندۆنیزیا و کۆمەڵە وڵاتی دیکە بێلایەن بوون، هەوڵیاندا نێوەنگیری بکەن. هیندستان وڵاتێکە سروشتێکی هەمەجۆری هەیە. بەرزترین زنجیرەچیای جیهانی هەیە کە ئەویش هیمالایە. گەورەترین پێدەشتی سەوزی هەیە. جگە لە بوونی بیابان، گرد و دۆڵی زۆریشی هەیە. هەر لەبەر ئەمانە و بوونی ڕووبەرێکی زۆری جوگرافی لە ڕووی ئاو هەواوە ئەو هەوایەکی هەمەجۆری هەیە. لە باکووری وڵاتەوە بە حکمی زنجیرەچیاکانی هیمالایە هەمیشە ساردە و بەفر بەرگی سپی دەپۆشێت. لە ناوەڕاست و باشووری وڵاتیش ئەو هەوایەکی نیمچە فێنک و باراناوی هەیە. بە حکمی گەورەی و هەمەجۆری ئاو هەوا و سروشتی جیاواز، هیندستان بە دەوڵەمەندترین وڵاتی جیهان دەژمێرێت لە ڕووی سامانی ئاژەڵیەوە. زیاتر لە 950 جۆری ئاژەڵ، 1200 جۆر باڵندە و 2500 جۆری ماسی هەیە. جگە لەوەش دەوڵەمەندترین وڵاتە لە ڕووی مانگاوە. وڵاتی هند بە یەکێک لە شارستانیە کۆن و دێرینەکانی جیهان دەژمێرێت. دەقە پیرۆزەکانی ئاینی هیندۆسی یەکێکە لە دەقە دێرینەکانی مرۆڤایەتی. دیارە زیاتر بە زمانی سانسکریتی نووسراون کە
کە یەکێکە لە زمانە کۆنەکانی جیهان. ڤیدان یەکێکە لە دەقەدێرینەکانی ئاینی هیندۆسی کە لە سەدەکانی نێوان 13 بۆ 5 پێشزایی نووسراوە. هەردوو داستانی مەه بەهاراتە و ڕامایان کە لە نێوان 500 بۆ 700 پێشزایی نووسراون بە داستانە مێژوویەکانی جیهان دادەنرێن. شارستانی هیندوستانی یەکێکە لە شارستانیە مەزنودێرینەکانی مرۆڤایەتی، لە هەمان کاتیشدا خاوەنی تایبەتمەندی خۆیەتی و لە شارستانیە کۆنەکانی وەکو چینی، میسری، میزۆپۆتامیا جیای دەکاتەوە. شارستانێتی هیندی یا ئەم شارستانیەتی کە ئەمڕۆ هیندوستان لەسەری بنیانراوە و لەسەری بەردەوامە تایبەتمەندی یەکجار زۆرن، بەڵام یەک تایبەتمەندی هەیە کە سەرچاوی هەموو تایبەتمەندیەکانە، ینی بنەڕەتی هەموو تایبەتمەندیەکانەوە دەکرێت بەو تایبەتمەندی بڵێن ڕۆحی هیندی یا ڕۆحی هیندوستان. ئەویش ئەوەیە کە بۆ نمونە هەر لە سەرەتاکانەوە لە زیاتر لە ینی تاریخێکی زۆر کۆنتر لە تاریخی مەکتوب و تاریخی نووسراوی بەشەری، ینی لە 3000 ساڵ بۆ خوارتر، ئەو خەڵکانی کە لە هیندوستان ژیاون ڕوانگەیان دەگەڵ باقی ئینسانەکانی تر لە شوێنە جیازیەکانی دنیا فەرقی هەبووە. ئەوانەی کە لە هیندوستان ژیاون ڕوانگەیان بەرەو ناوەوە بووە، بەرەو ناسینی ئەو دنیایە کە نادیارە، بەرەو ناسینی نەناسراو بووە. هەر وەک چۆن داریوشی شایەگان لە لێکۆڵینەوەکانی دەربارەی هیندوستان دەڵێ هیندوستان خەریکی ناسینی ئەوەیە کە نەناسراوە، کە خۆی نەناساندۆ، کە دەرنەکەوتۆ، کە نادیارە یا مەتافیزیکایە، بەس باقی جیهان خۆی بە ناسراوە سەرقاڵ کردووە. هیندیەکان هەر لە زۆوە چ دراویدیەکان کە پێش ئاریایەکان لەوێ بوون، چ ئاریایەکان کە چوون دەگەڵ دراویدیەکان تێکەڵ بوون و شارستانێتی ئەوانیشان وەرگرت، ئەوانە بەیەکەوە خەریکی ناسینی دنیای نەناسراو بوون، واتە ڕوانگە و علم و معریفەتیان ڕووی لە ناوە بوو، ڕووی لە مەرکەز بوو، ڕووی لە باتنی وجود بوو، ڕووی لە بنەڕەتی وجود بوو. ئەم ڕوو لە بنەڕەتی وجودەیە، ئەم بنەڕەت ناسەیە، ئەم ڕۆح ناسەیە، ئەم بنەما ناسەیە، ئەمە تایبەتمەندی سەرەکی شارستانێتی هیندیە کە هەموو تایبەتمەندەکانی تر ڕشیان لەودایە، وەدایکی هەمویانە. شارستانی هیندی وەکو شارستانیەتەکانی چینی و میسری و میزۆپۆتامی شارستانیەتێکی کۆن و دێرینە. لە هەمان کاتیشدا پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ ئەو شارستانیەتی ترە هەبووە، بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە. ئەو کاتە ئەوان شمەک و کەلوپەلی هیندیان کڕیوە و لە هیندستانەوە ئەو کەلوپەلانە چوە بۆ چین و میزۆپۆتامیا و میسر، و ئەوان سوودیان لە شارستانی هیندی وەرگرتووە، لەبەرەوە دەتوانین بڵێین شارستانیەتی هیندی لەوان کۆنترە. They used to go in the sea, and by that way they reached to India. شارستانی هیندی چ لە بواری فەلسەفی و زانستی و تەکنۆلۆژیادا ڕۆڵی بەرچاوی هەبووە لە داهێنان کە سوودی بۆ مرۆڤایەتی هەبووە. زۆر مێژوونووسیش پێیان وایە کە یەکەمین جاربیری ماتریالیزم، دیموکراسی، ئەلمانیەت، سۆسالیستی، تەنانەت پلورالیزمیش لە هیندوستانەوە هاتووە. هەروەها لە ڕووی پزیشکی و ماتماتیکیشەوە پێشەنگی هەموو جیهان بووە. ئەو بیر و باوەڕانەی کە لە هیندوستان سەریان هەڵداوە لە ڕووی فەلسەفیەوە دابەش دەبن بەسەر دوو قوتابخانەدا. قوتابخانەیەکیان ئاستیکای پێدەڵێن خۆیان، ئەم قوتابخانەیە قوتابخانەی ئەو بیر و باوەڕانن کە خوا باوەڕن، ئەوانە پێیان دەکوترێ ئاستیکە، وەکو هیندویزم و وەکو جاینیزم و وەکو ئاینی سیک و ئەمانە. ئەوە قوتابخانەیەش ترە نە ئاستیکایە، واتە خوا ناباوەڕن،
ئەوانە ئەو بیر و باوەڕانە دەگرێتەوە یا ئەو فەلسەفانە دەگرێتەوە کە ئیشیان لەسەر خوددا نەکردو و ڕەتیشیان نەکردوێتەوە ئیشیان لەسەر نەکردو وەکو مەسەلەن بودیزم و وەکو چارڤاکا و ئەوانە ئەوەی کە زۆر جێگای سرنجە ئەویش ئەوەیە کە ئەو کاتێک کە بە قەولی لێکۆڵەرانی فەلسەفە لە سەدەی لە حەفتاکانەوە بوو لایە کە ئێستەیە کە لێکۆڵینەوە دەکەن ئاماژە زۆر بە فەلسەفەی شەرق دەکەن و هەر بە تەنیا لێکۆڵینەوە سەر فەلسەفەی غەرب ناکەن حتا بە ئارگۆمنتی ئەوانیش ئەو کاتێک کە لە یۆنان تازە سەرەتاکانی فەلسەفە پەیدا بوو تازە مەسەن بۆ منە تالس تازە لەسەر ڕووبارەکە دادەنیشت و بیری دەکردەوە ئایا ئاو سەرچاوی وجودە یا ئێلمنتێکی تر سەرچاوی وجودە فەلسەفە مەعریفە ناسی ناڵج لە هیندستان بە تەواوی کامڵ ببوو یعنی بە کەماڵی خۆی گەیشت بوو مەسەلەن بۆ نمونە 600 ساڵ پێش لە زاین پێش لە میلادی مەسیح کە تازە تالز لەوێ بیری دەکردەوە کە ئایا وجود لە ئاو دروست بۆ یا لە ئێلمنتێکی تر لەوێ هیندۆیزم بە کەماڵی خۆی گەیشت بوو جاینیزم بە کەماڵی خۆی گەیشت بوو بودیزم لە کەماڵی خۆیدا بوو و حتا مەسەلەن چارڤاکا کە قوتابخانەیەکی ماتریالیستی و قوتابخانەیەکی مادی و قوتابخانەیەکی دنیاییە و دقیقەن دوایی زۆر درەنگ لە ئەوروپا وەکو مارکسیزم سەری هەڵدایەوە دەخێن هەمان شتە بە جۆرێک لە جۆرەکان ئەویش لە کەماڵی خۆیدا بوو ینی هەم ئایدیالیزم هەم ماتریالیزم لە هیندستان 600 ساڵ 500 بۆ 600 ساڵ پێش لە میلادی مەسیح لە کەماڵی خۆیاندا بوون وە قوڵتر لەولاش قوڵتر لەو تاریخەش مەسەلەن بۆ منەکە تۆ بگەڕێتەوە بۆ ڤیداکان بۆ کتێبی ڤیداکان یا بگەڕێتەوە بۆ باگاڤات گیتاوە لەناو باگاڤات گیتاشدا بە تایبەتی بگەڕێتەوە بۆ بەشی سرودی خواکان تۆگە ئەوانە دەخوێنیتەوە ئەوانە سیر دەکەی تێدەگەی کە مەعریفەت زۆر پێش سەرهەڵدانی ئاینەکان لە کەماڵی خۆیدا بوو ینی زۆر پێش لە دایک بوونی مەسیح ینی بە چەند هەزار ساڵێک پێش لە دایک بوونی مەسیح مەعریفە لە لوتکەی خۆیدا بوو. ئەمڕۆ هیندستان دووەمین وڵاتی جیهانە لە ڕووی دانیشتوانەوە و ژمارەی دەگاتە 1,368,750,000 کەس. ڕۆژ لە دوای ڕۆژیش ژمارەی دانیشتوانی زیاد دەکات و وا پێشبینی دەکرێت کە لە ساڵی 2050 بێتە یەکەمین وڵاتی جیهان لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە. جێگەی ئاماژەیە لە ساڵی 1950 ژمارەی دانیشتوانی هند نزیکەی 350,445 ملیۆن کەس بووە. ئەم ڕێژەیە هەتاوەکو ئەمڕۆ 3 جار زیادی کردووە. هیندستان بە وڵاتی فرەنەتەوە و ئاینی دادەنرێت. کۆمەڵێک نەتەوە و ئێتنی جیاواز تێیدا دەژی. When we are describing India, هیندستان وڵاتێکی فرەنەتەوەیە. وەکو خۆشتان دەزان لە هیندستان سەدان و هەزار گروپ و ئێتنی جیاوازی تێدا دەژین. بەڵام ئێمە لە هیندستان دوو تێز و چەمکی سەرەکیمان هەیە کە ئەوانیش یەکەمیان یەکبوونە دووەمیان هەمەجۆری یان جیاوازی. هەر بەم دوو تێزەش بەناوبانگین. یەکبوون مانایەوەیە کە ئێمە هەمومانیەکین جیاوازی ژواتە جیاوازی ئێتنی و ئاینی زۆرمان هەیە. لە هیندستاندا زیاتر لە 2000 گروپ و ئێتنی جیاواز تێدا دەژی. هەندێک ئێتن و گروپی نەتەوەیی هەیە کە مێژویان ئێژگار کۆنە بۆ هەزاران ساڵ دەگەڕێتەوە. جگە لەمەش کۆمەڵێک ئێتن و ئاینی جیاوازی تریژەیە کە لە وڵاتەکانی ترەوە کۆچیان بۆ هیندستان کردووە. بۆ نمونە جوولەکە و پارسەکان کە ئاینێکی کۆنی زەردەشتیە لە ئێرانەوە هاتووە. ئەوانیش هەزاران ساڵە کۆچیان بۆ هیندستان کردو لێرە دەژین. بەڵام ئەمڕۆ ئەو هەموو ئاین و نەتەوە جیاوازانە ئازادن و بە ئاشتی پێکەوە لە هیندستاندا دەژین. لە ڕووی ئاینیشەوە کۆمەڵێک ئاینی زۆری هەیە، بەڵام بەهێزترین ئاین هیندۆسیە. لە سەدا هەشتای هیندیەکان هیندۆسین، پاشان ئیسلام،
لە سەدا 11.4 کریستیان 2.3 سیخ 1.8 هەروەها بودی و زەردەشتی و چەندین ئاینی تریش هەیە. هەشت ئاینی سەرەکی هەن لە هەندستانە. ئەوانیش مەسەل ئاینی یەکەم لە هەندستانە هندۆسە کە نزیکەی لە 180 هەندیەکان شوێنکەوتوی ئاینی هندۆسن. 970 میلیۆن هاوڵاتی هندستان شوێنکەوتوی ئاینی هندۆسن. دوای ئاینی هندۆس ئاینی ئیسلام دێت کە نزیکەی لە 170 بۆ 120 دانیشتوانی وڵاتە موسڵمانن. ئێستا ژماری موسڵمانەکانی هەندستان نزیکەی 200 میلیۆن موسڵمانە. ینی گەورەترین ژماری موسڵمان لە وڵاتی نائیسلامیە ئەکەوێتە هەندستانەوە. دوای موسڵمانەکان مەسیحی هەیە لە هەندستانە کە نزیکەی لە 2 بۆ 3 مەسیحین، نزیکی 30 میلیۆن مەسیحی هەیە. دوای مەسیحی سیخ هەیە، ئەنی ئاینی سیخیزمی پێڵێن، ئەویش نزیکی 20 میلیۆن شوێنکەوتووی هەیە لە هەندستان. هەروەها ئاینی بودا هەیە لە هەندستان یا بودیزم. دوای ئەوە ئاینی جەی هەیە، جەینیزم. هەروەها لە هەندستان ئاینی زۆرەستریانیزم هەیە یاخود زەردەشتی کە نزیکەی 4 بۆ 5 میلیۆن شوێنکەوتووی هەیە کە کاتی خۆی زوو لە ئێرانەوە ئەم ئاینە چۆتە هەندستان. هەروەها ئاینی جوداییزم هەیە لە هەندستان، ئەویش وەکو مەسهەبێک لە ئاینی جوولەکەیە لە هەندستانە هەیە. بەڵام ئەمانە ئەو ئاینانن کە وەکو ژمارێکی زۆر هاوڵاتی شوێنکەوتوین، بەڵام وەکو دنیایەک ئاینی دیکەی جیاواز هەیە کە گروپی بچووک بچووک پەیڕەویەکەن و شوێنکەوتوین. ئەمڕۆ لە هیندستاندا زیاتر لە 600 زمان و دایلێکت هەیە، بەڵام زمانی ڕسمی هەردوو زمانی هیندی و ئینگلیزیە. پاشان 21 زمانی تریش بە ڕسمی سەرمێنراون. پاش هیندی ئەم زمانانە دێن: بەنگالی، بۆدۆ، تامیلی، سیندی، بەنجابی، کشمیری و هیتت. لە هەندستانە زیاتر لە 1500 زمان هەیە، بەڵام 150 زمان زۆر قسەی پێکرێت لە هەندستانە و لەنە ئەو 150 زمانەشە 22 زمان بۆتە ڕسمی لە دەستورە. هەندستان 29 ویلایەتە، ینی ئەوە دوایی باسێکین لە سیستەمی سیاسیە، بەڵام زمانی لە هەندستانە 22 زمانی ڕسمی هەیە لە دەستورە. مەسەلەن من لە ویلایەتی تەلەنگانە بووم لە باشووری هەندستان، بە زمانی تەلگۆ قسەیانە کرد، زمانێک زۆر جیاواز بوو لە هەندی. ئەم هاوڵاتیەکی ئەم ویلایەتە کە حەیدراباد پایتەختی ویلایەتی تەلەنگانە بوو، تەلگۆ زانێ، هەندیە زانێ، ئینگلیزیش زانێ. ینی هەر هاوڵاتیەکی مەسەلەن ویلایەتێکی تەنیشتمان ویلایەتی ماهاراشترا بە ماراتی قساکەن زۆر جیاوازە لە هەندی. بەس ئەم هاوڵاتی کە لە چوارچێ ویلایەتە یاژی ماراتیە زانێ، هەندیە زانێ، ئینگلیزیشە زانێت. ینی هەر ویلایەتێک زمانی لۆکاڵی خۆی هەیە، بەڵام دوو زمانی ڕسمی هەیە لە سەرانسەری هەندستان، ئەوانیش هەندی و ئینگلیزی. India, as we discussed earlier, is a big land. هندستان وڵاتێکی گەورەیە، لەبەرەوە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا هەزاران زمان و دیالێکتی جیاوازی تێدایە. دەتوانم بڵێم لە هیندستاندا لە هەر 6 کیلۆمەترێک دیالێکتێک دەبینیت، لە هەر 12 کیلۆمەترێک زمانێکی تر دەبینی کە جیاوازە لەوانی تر. بەڵام لە هیندستاندا حکوومەت بە فەرمی دانی بە 21 زماندا ناوە، بەڵام هیچ زمانێک گیان دیالێکتێکیش قەدەغە نییە، بەڵکە هاوڵاتیان ئازادن لە زمان و دابوونەریتی خۆیان. لە لایەکی ترەوە پێم خۆشەوە بڵێم لە هیندستان 2 زمان زمانی فەرمی حکوومەتن کە ئەوانیش هیندی و ئینگلیزی کە لە تەواوی هیندستاندا کاری پێدەکرێت و زمانی حکوومەت و پەرلەمان و دادگاکانیشە. بەڵام هەر هاوڵاتیەک چ لە دادگاکان یان پەرلەمان یان فەرمانگە حکوومیەکان ئازادە چۆن قسە دەکات. گەر هات و ئەو 2 زمانەش نەزانێت، ئەوە دەبێت وەرگێڕی بۆ بێنن هەتاوکو کاروبارەکانی جێبەجێ بکات. هەروەها هاوڵاتیان ئازادن لە بەکارهێنان و پێشخستنی بەرهەمی ڕۆشنبیری خۆیان و زمانەکەی خۆیان پێش بخەن. هیچ کەسێک یان هاوڵاتیەک سزا نادرێت لەبەر ئەوەی زمانی جیاوازی هەیە، بەڵکە هەمویان ئازادن. So it is possible. The government provides opportunity for
preservation of language. You can work for it. You can set up an organization for the language, for your own language. وەکو وتمان کۆمەڵگای هیندی لە کۆمەڵێک نەتەوە و ئێتنی جیاواز پێک هاتووە. پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە چۆن ئەو هەموو ئاین و ئێتنی و نەتەوانە پێکەوە دەژین، چۆن لە ڕووی دەستوریەوە ڕێکخراوە. ئێمە لە هیندستاندا خاوەنی دەستورێکی سیکولارین. بە شێوەیەک لە دەستوردا ڕێز لە هەموو ئاین و نەتەوە جیاوازەکانی وڵات گیراوە. هەر هەمویان ڕێگایان پێدراوە بەو پەڕی ئازادیەوە سروت و نەریتی ئاینی و نەتەوەی خۆیان بکەن. تەنانەت دەتوانن بەو پەڕی ئازادیشەوە بانگەواز بۆ ئاینەکەی خۆیان بکەن و بەناو هیندستاندا بڵاوی بکەنەوە. کەسیش ڕێگریان لێ ناکات. لە ئێستادا لە هیندستاندا زۆرینەی خەڵکی سەر بە ئاینی هیندۆسین. بە ڕێژەی لە 78 خەڵکی هیندستان سەر بە ئاینی هیندۆسین. لە پاش ئاینی هیندۆسی ئاینی ئیسلام دووەم ئاینە و لە بەڕێژەی لە 15 خەڵکی سەر بە ئاینی موسڵمانن. لە دوای ئەویش ئاینەکانی مەسیحی، سیخ، جوولەکە و کۆمەڵێک ئاینی تریشمان هەیە. بەڵام خاڵی گرنگ لێرەدا ئەوەیە لە هیندستان لەبەر ئەوەی دەستورێکی سیکولار و دیموکراسیمان هەیە، هەموو هاوڵاتیەک ئازادە لە پێڕەوکردنی ئاین و مەزهەب و نەتەوەی خۆی. لە هەمان کاتیشدا ئازادی تەواوەتیان هەیە لە پێڕەوکردنی سروتە ئاینەکانی خۆیان و کەس ڕێگریان لێ ناکات و کەسیش ستەمی لێ ناکات. ڕوانگەی هیندی وەکی لە سەرتاوە باسم کرد ڕوانگەیکی یۆگاییە، یعنی بەرەو وەحدەتە. باشە یۆگایانی وەحدەت. باشە ڕوانگەیکی یۆگاییە. ڕوانگەی یۆگایی چۆنە؟ مەسەن ڕوانگەی یۆگایی بەم شێوەیە کاتێکە هیندێک بە پێی ڕوانگەی خۆی، بە پێی فەلسەفەی خۆی، بە پێی دنیابینی خۆی سەیری وجود دەکا، سەیری کۆمەڵگا دەکا، سەیری ئینسانەکان دەکا، سەیری بیر و باوەڕەکان دەکا، سەیری زاهیر ناکە، ینی بە جیاوازی زاهیرەکان هەڵناخەڵەتێ، ینی لە جیاوازی زاهیری شتەکاندا نامێنێتەوە، باتنی هاوبەشی شتەکان دەبینێ. ینی شارستانیەتی هیندی یا با بڵم ڕوانگەی هیندی ناخبینە، باتنبینە، مەرکەزبینە. ینی مەسەن بۆ منە کە سەیری مەسەلەن بودێک دەکا، کە سەیری هیندۆسێک دەکا، کە سەیری جاینێک دەکا، کە سەیری سیکێک دەکا، کە سەیری ئیسلامێک دەکا، لەوانەدا جەوهەری هاوبەشەکە گەوهرە هاوبەشەکە دەبینێ کە گەوهرێکی هاوبەشی یونیڤەرساڵە، گەردونیە، جیهانیە. ڕوانگەی هیندی، شارستانێتی هیندی، معریفەی هیندی بەرەو ئاقاری بینینی ئەم گەوهرەیە. بینینی ئەم گەوهرە وا دەکا کە لەسەر ئاستی کۆمەڵگا، لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی ئەدیان، لەسەر ئاستی زمانەکان پێکەوە ژیانێکی زۆر، لێبوردەیەکی زۆر، دموکراسیێکی زۆر دەقیق بەرجەستە بێتەوە. باشە ینی مەسەلەن بۆ منە ئێستا ئێمە من و جەنابەت ئەگەر یەقینمان هەبێت لەسەرەوەی کە هەردووکمان لە بنەڕەتاییەکین، ئیتر لەسەرەوە ئەومان بۆ گریک نابێت کاممان کوردین، کاممان کوردین، کاممان ئیسلامین، کاممان ئیسلامی نین، یەکتری قبوڵ دەکەین لەبەرەوەی کە دەزانین لە بنەڕەتاییەکی ئێمە. ڕوانگەی هیندی بەرەو وەحدەتە، ڕوانگەیکی یۆگاییە، لەبەر ئەوەیە لەسەرەوە هەموو جیاوازەکان یەکتریان قبوڵ. ئاینی هیندۆسی یەکێکە لە ئاینە دێرینەکانی هیندستان و جیهان. بەشێکی زۆری خەڵکی هیندستان پێڕەوی ئەم ئاینە دەکەن. جگە لەوەش ئەم ئاینە کاریگەری گەورەی بەسەر فکری سیاسی و کۆمەڵگەی هیندیەوە هەیە. لەناو ئەم ئاینی هیندۆسەیە چەندین خودای جیاواز هەیە. ینی مەسەلەن شیڤا هەیە، شیڤا هەیە کە خۆیەکی گەورەیە، خۆیەکی تێکشکێنەرە، بەڵام هەروەها خۆیەکی ترێ بناوی ڤیشنو، خۆیەکی دروستکەرە. دوایەوە گانیش هەیە کە خۆیەکە سەری فیل و لاشەی مرۆڤە، خۆیەکی دیکەی ناوی هانومانە، خۆیەکی ناوی دورگەماتایە ژنێک کە لەسەر پشتی شێرێک دانیشتووە. ینی هەزاران خوا هەیە لە ناوم ئاینەیە، هەر کۆمەڵە خەڵکێک و شوێن کەوتە یەکێک لەم خۆیانن و هەر یەکێک لەم خۆیانش چیرۆکێک و ئەفسانەیەک لە پشتێوەیەتی. Hindu religion is very ancient. ئاینی هیندۆسی ئاینێکی زۆر کۆنە و مێژوویەکی هەزار ساڵانەی هەیە. بە تەواوەتی دەتوانین بڵێن بۆ 3800 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە. هەرچەندە مێژوەکەی لەوەش کۆنترە، چونکە پێشتر دەقە ئاینیەکان نەنووسراونەتەوە، زیاتر بە شێوەی زارەکی بووە.
پاشان لە ساڵی 3800 پێشزین کۆکراوەتەوە و نووسراوە. ئاینی هیندۆسی زۆر لایەن دەگرێتەوە. لە هەمان کاتیشدا ئەم ئاینە ئازادی تەواوەتی بە مرۆڤەکان دەبەخشێت. یەکێک لە بنەما و پرەنسیبە سەرەکیەکانی ئاینی هیندۆسی کارمایە کە ئەویش مانای ئەوە دەگەیەنێت کە تۆ لە ڕێگەی کاری خۆتەوە دەتگەیەنێت بۆ چارەنووسی کە هەتە، واتە تۆ کاری باش بکەی دەگەیت بە ئازادی و چاکە. پرەنسیبێکی تر و بنەمایەکی تر بنەمای دارمایە، واتە کاری چاکە و کردەوەی چاکە و قسەی چاکە. ئاینی هیندۆسی پێی وایە کار و کردەوەی چاکە و قسەی چاکە دەتگەیەنێتە حاڵەتی نێروانە، واتە ئیشراقیان ڕزگاربوون و ئازادی تەواوەتی. دیارە ئاینی هیندۆسی زیاتر لە هیندستان بڵاوە و زۆرینەی خەڵکی باوەڕی پێیەتی، بەڵام لە وڵاتانی تریژەیە بۆ نمونە لە نیپاڵ و بەنگلادێش و سریلانکا. بەگشتی ئاینی هیندۆسی پێی وایە لە ڕێگەی کار و کردەوەی چاک و ڕازگۆیی و قسەی چاکەوە مرۆڤ دەگاتە کەماڵی خۆی و ئازادی تەواوەتی وەردەگرێت. Because only with that you can reach to the salvation. ئاینی ئیسلام دووەمین ئاینی وڵاتی هیندستانە. لە هەمان کاتیشدا زۆرترین ژمارەی مسلمانانی تێدا دەژی لە جیهاندا کە دەگاتە نزیکەی 200 ملیۆن کەس. دیارە ئاینی ئیسلامیش مێژوویەکی تایبەتی لە وڵاتەدا هەیە. لە هەمان کاتیشدا شێوازی بڵاوبوونەوەشی لە وڵاتانی دیکە جیاواز بووە. ئیسلام سەرەتا لە ڕێگای بازرگانی ڕۆی بۆ هیندستان و ئیسلام ئەگەر بۆ هەر وڵاتێک بە چ شێوازێک ڕۆیشت بێ لەم وڵاتە ئەو ڕوویە لە ئیسلام بەرجەستە بۆتەوە و هەتا ئێستش هەر ئیسلام بەم شێوەیە حزوریە لە وڵاتە. مەسەڵەن ئەگە بۆ وڵاتێک لە ڕێگای بازرگانیەوە چوو بێ، لە ڕێگای مەسەن لەشکرکێشەوە چوو بێ، لە ڕێگای شەڕەوە چوو بێ، زۆر کاریگەری هەبووە لەسەر وەرگرتن و مانەوە و گەشەکردنی ئیسلام لەو شوێنە. لە هیندستان یەکەم جار لە ڕێگای بازرگانیەوە چوە، هەمووشۆی بازرگانەکان بەیەکەوە لە ڕێگای بازرگانەکانەوە ئیسلام چۆ بۆ هیندستان. تقریباً بەبێ کێشە چۆ، بەبێ خێن ڕشتن چۆ، بەبێ لەشکرکێشی و داگیرکاری چۆ سەرەتاکان، بەبێ ئەمانە چۆ و کە بەبێ ئەمانە چۆ سرنجی هێندێک خەڵکی هیندستانی ڕاکێشاوە و وەریان گرتووە. بەڵام دواتر لە سەردەمی گورگانەکاندا کە بە تەماعی پوڵ و پارە و ئەو سەرۆت و سامانێکی لە هیندستان هەبوو، ئیسلام لە ڕێگای لەشکرکەشیەوە چونجار بۆ شەڕ و شەڕی کرد و داگیری کرد و تاڵانی کرد و بڕۆی کرد و ئەمانەی کرد. بە هەر حاڵ بەڵام ئەوە نەبوو بەهۆی ئەوە کە پێگەی ئیسلام لەق بێ لەوێ، چونکە پێشتر کە لە ڕێگای بازرگانی بەبێ کێشە چوو بوو جوان شوێنی خۆی کردبەوە لە ناو خەڵکەکەیە. دوای ئەوە ئیسلام بە هەر حاڵ وەک شەریعەت چوو، دواترش وەکو شەڕ چوو، بەڵام ئیسلام وەکو عیرفان گەڕایەوە. یعنی مەسەلەن وەکو شەریعەت چوو، وەکو شەڕ چوو لە سەدەی 16 و 17 بەس کە گەڕایەوە وەکو عیرفان گەڕایەوە. لە پاش ڕزگاربوونی هێند لە چنگی داگیرکەری ئینگلیزی، جەنگێکی خوێناوی لە نێوان موسڵمان و هیندۆسی پەیدا بوو کە بۆ هۆی ئاوارەبوون و کوژرانی ملیۆنان کەس. زۆرێک لە مێژوونووسان پەنجەی تاوانباری بۆ کۆلۆنیالی ئینگلیزی ڕادەکێشن، گەرچی هەندێکی دیکە بۆ هۆکاری ئاینی و سیاسی و ئابووری دەگەڕنەوە. I would say the partition of the country was more of a political. ئەوەی کە لە ساڵی 1947 دا ڕوویدا بووە هۆی جیابوونەوەی هیندستان و پاکستان، ئەمەش جەنگی موسڵمان و هیندۆسی نەبوو، بەڵکە زیاتر سیاسەتێکی داگیرکاری ئینگلیزی بوو. لەلایەکی ترەوە پێم خۆش ئەوەش بڵێم کاتێک کە پاکستان دروست بوو، ئەوان لەسەر بنەمایەکی ئاینی وڵاتیان دامەزران، لە کاتێکدا هیندستان لەسەر بنەمایەکی ئازادی و دیموکراسی و علمانیت دامەزراوە. هەر لە کاتی جیابوونەوەی پاکستان لە هیندستان خۆی وەکو دەوڵەتێکی هیندۆسی پیشان نەدا. هەر لەبەر ئەمەشە زۆرێک لە موسڵمانەکان کۆچیان بۆ پاکستان نەکرد و لێرەمانەوە.
لە ئێستاشدا زیاتر لە 200 ملیۆن مسلمان لە هیندستاندا دەژی. لە کاتێکدا ژمارەی دانیشتوانی وڵاتی ئێران و عێراق ناگاتە 115 ملیۆن، واتە ئێمە زۆر لە ژمارەی ئەو دوو دەوڵەتەش مسلمان لە هیندستان دەژی. لەو کاتەشدا کە ناخۆشیەکان جەنگ و توندوتیژی پەیدا بوو، گاندی هەوڵی زۆریدا خۆی سەردانی بنگالی کرد و بە ڕۆژوو بوو و داواشی لە خەڵک کرد کە کەس لەسەر ئاین نەکوژرێت و سزا نەدرێت. ڕاستە لەو کاتەدا توندوتیژی زۆر ڕوویدا، بەڵام ئەوەش دووبارە زیاتر مەسەلەیەکی سیاسی بوو نەگاینی. لە ئێستادا هیندستان وڵاتێکی سیکولارە، زیاتر لە 200 ملیۆن مسلمان تێدا دەژی، هیچ کێشەیان نییە، کەس لەسەر ئاینەکەیان نایان چەوسێنێتەوە سزایان نادات. ئەوان ئازادن لە کار و چالاکی و ژیان و گوزەرانی خۆیان، هەروەها هەموو مافێکیان هەیە دەتوانن لە ڕووی ئابووری و ڕۆشنبیری و سیاسیەوە داوای مافەکانی خۆیان بکەن و پێش بکەون. لە هەمان کاتیشدا لە ڕووی پۆست و پلەی حکومیشەوە هەموو مافێکیان هەیە. ئەوان وەک سەرۆگیان لە سەرۆکوەزیرانیان لە دادگای باڵا چەندی جار مسلمانەکان پۆستی گرنگیان هەبووە. بەریتانیەکان زیرەکن لە دروستکردنی ئاژاوە و کێشە. پێش سەربەخۆیی لە کاتی شۆڕشا پێش 1940 یەکێک لە ئیشەکانی ئینگلیزەکان ئەوە بوو کە کێشە لە نێوان هندۆسەکان و مسلمانەکان دروست بکەن. بۆ ئەوەی کە لە کاتی ناکۆکی و شەڕە ئاگیان لە تێکۆشان دژی بەریتانیا نەبێنێت، ینی سەرقاڵ بن بە کێشە ناوخۆیەکانی خۆیانەوە بە کوشتنی یەکترەوە، هەر بۆیە هەزاران هندۆس و مسلمان یەکتریان کوشت. ئەو کاتە غاندی چەندین جارمانی لە خواردنە گرت لە دژی ئەو شەڕی نێوان هندۆسەکان و مسلمانەکان. یعنی جار وها بوو غاندی چۆتە لێواری مردن، مانی گرتووە لە خواردن، داوای کردە داواکاریەوە بووە کە ئەو شەڕە بوەستێ، گەیشتۆتە لێواری مردن، ناچار شەڕەکان ڕاگرتووە، دیسا دەستی پێکردێتەوە. واتە بەشێکی ئینگلیزەکان ئەم کێشەیان دروست کرد. هەر بۆیەش جیابوونەوەی هندستانی پاکستانیش لە هندستان هەر دەستی ئینگلیزەکانی تیا بوو، ینی ئەو ناکۆکییان دروست کرد، ناکۆکیەکە زۆر گەورە بوویەوە. سەرنجام ئەوە بوو کە مسلمانەکان پاکستانیان بە خۆیان جیا کردەوە. ینی ئەو شەڕی کە لە دوای سەربەخۆیی لە دوای سەرکەوتنی شۆڕش لە نێوان مسلمانەکان و هندۆسەکان دروست بوو، بناغێکی مێژووی هەبوو. ئەویش پێش سەرکەوتنی شۆڕش دەیان شەڕیان لە نێوانە دروست بووە. غاندی زۆر هەوڵیدا دژی ئەمە زۆر وەستایەوە. تەنانەت غاندی لە ساڵی 1940 کە شۆڕش سەرەکەوێ بەدەستی هندۆسێکی توندڕەوە کوژرێت. هندۆسێکی توندڕە و غاندیە کوژێت لەبەرەوەی غاندی ڕازی بوو بە جیابوونەوەی مسلمانەکان بۆی پاکستان دروست بکەن لە هندستان. غاندی ڕازی بوو بۆی کە پاکستان جیابێتەوە، وڵاتەکان دابەش ببێ. غاندی ئەمەی بۆ ئەوە کرد کە ئەو شەڕە بوەستێت، ینی هیچ ڕێگەیەکی دیکە لە بەردەسان نەبوو، ناچار ڕازی بوو بۆی کە ئەمانە وڵاتێک بە خۆیان جیاکەنەوە کە ئەم خوێنڕشنە کۆتایی بێ. لەگەڵ ئەوەشا داوای لە هەموو هندۆسەکانی پاکستان کرد بگەڕێنەوە. ملیۆنان هندۆس پاکستانیان بەجێهێشت، ماڵ و حاڵیان بەجێهێشت. ئەمە بەشێک لە تووڕەیی لە ناو بەشێک لە هندۆسەکانە دژی غاندی دروست کرد و سەرنجام توندڕەوێکی هندۆس غاندی کوشت. قۆناغی داگیرکاری ئینگلیزی گرنگی زۆری لە مێژووی هندستاندا هەیە. لە هەمان کاتیشدا ئەم داگیرکاریە خاوەنی تایبەتمەندی خۆی بووە کە لە داگیرکارەکانی تردا جیاواز بووە. جگە لەوەش لایەنی باش و خراپیشی هەبووە. بەڵێ خۆناغی داگیرکاری ئینگلیزی خاڵی پۆزەتیف و نێگەتیفی هەیە. دیارە مێژووی داگیرکاری بەریتانی بۆ سەدەی 17 دەگەڕێتەوە، بۆ یەکەم جار لە ساڵی 1601دا کۆمپانیای هیندی ڕۆژهەڵاتی هاتۆ بۆ هیندستان، بە ناوی کاروباری بازرگانیەوە مۆڵەتی کارکردنی وەرگرتووە. پاشان کار و چالاکیەکانی ئەم کۆمپانیایە ڕۆژ لە دوای ڕۆژ زیادی کردووە، هەتاوەکو بە شێوەیەکی فەرمی لە ساڵی 1950 لایەن بەریتانیاوە داگیر کراوە و بەریتانیا هەژمونی تەواوەتی خۆی بەسەر هندستاندا سەپاندووە و یاسای داناوە و حکومڕانی ڕاستەوخۆی هندستانیان کردووە و باج و سەرانەیان بەسەر خەڵکدا سەپاندووە. خاڵی نێگەتیفی ئەم داگیرکارە ئەوەیە وەکو هەموو کۆڵۆنیایەک
داگیرکەری بەریتانی دەستی گرتۆ بەسەر سەروەت و سامانی هندستاندا و بۆ خۆی بردووە و بە ئارەزووی خۆی مامەڵەیان لەگەڵ هندستان کردووە کە زۆر جار خراپیش بووە. بەڵام کۆمەڵی خاڵی پۆزتیفی هەیە لەوانە دەتوانین بڵین لە ڕووی ئیداریەوە داگیرکاری ئینگلیزی توانی سوود بە هندستان بگەێنێت بە تایبەتی لە شێوازی حکومڕانیەوە چونکە پێش داگیرکاری بەریتانیا هندستان لە کۆمەڵێک ئیمارەت و میرنشینی جیاواز پێگاتووە حکوومەتێکی ناوەندی نەبووە. بەڵام داگیرکاری بەریتانی توانی ئیدارەیەکی ناوەندی بۆ تەواوی هندستان دابنێت کە ئێمەش پاشتر سوودمان لێ وەرگرتووە. هەروەها لە ڕووی خوێندنیشەوە داگیرکاری بەریتانی سیستەمێکی خوێندنی داناوە بە تایبەتی لە دامەزرانی قوتابخانەکان هەرچەندە کەمیش بووە بەڵام هەر سوودی هەبووە. پاشان زمانی ئینگلیزی ئێمە زۆر سوودمان لێبینی بە تایبەتی لە بواری خوێندن و گەشتن بە تەکنەلۆژیادا. هەروەها لەلایەنی کۆمەڵایەتیشەوە هەندێک دابوونەریتی خراپی هندی هەبووە ئەوان لە ناویان بردووە بە تایبەتی ئەوەی پەیوەندی مەبافی ژنان و کچ بە شودانەوە هەبووە بە تایبەتی لە تەمەنی منداڵیدا. لەو کاتەدا کچی منداڵ لە 12 ساڵیەوە دراوە بەشوو بەڵام داگیرکاری بەریتانی سنوورێکی بۆ ئەم دابوونەریتە خراپە داناوە. هەروەها دابوونەریتی سەتی لە ناو بردووە. دیارە سەتی ئەوە بووە کاتێک ژنێک مێردەکەی دەمرێت دەبوایە لە پاش مردنی پیاوەکە ژنەکەش بسووتێنرێت ئەویش بمرێت. ئەمەش داگیرکاری بەریتانی هەوڵی داوە ئەم دابوونەریتە خراپە لە ناو بەرێت. Those were initiated during the British time. So there are positive and negative things. ئەوەی کە بەریتانیا کردوێتی لە هندستان کۆمەڵی خاڵی پۆزتیف و ئەرێنی هەیە. بەریتانیا 200 ساڵ لە هندستان مایەوە، یعنی 200 ساڵ هندستان داگیرکراوی بەریتانیا بوو. بەریتانیا وڵاتێکی ڕۆژ ئاواییە کە سیستەمێکی دیموکراتی هەبوو، مەسەلەن وڵاتێکی شۆڕشی پیشەسازی لە بەریتانیاوە سەری هەڵدا. بەریتانیا کە ئەم 200 ساڵە لێ بوو کۆمەڵێک شتی خۆی کۆمەڵێک بەرنامە و کلتور و سیاسەتی خۆی لە وڵاتەیە چەسپان. ئەم هێڵە مەسەلەن گواستنەوەی قیتار شەمەنەفەر سوودێکی زۆری بۆ وڵات هەیە لەبەرەوەی مەسەلە تێچووی کەمە، ئیزدیحام کەمەکاتەوە، لە کاتی کەمترا و هاوڵاتیانە گەنە شوێنی خۆیان و هەتا کۆمەڵ بۆ ژێرخانی ئابووری وڵاتە شتێکی گەورەی هەموو هندستانی بێڵی شەمەنەفەر بەستۆتەوە بێ کۆمە بەریتانیەکان دروستیان کردووە. دوایەوە بەریتانیەکان زمانی ئینگلیزیان برۆتەوە وڵاتە. ئێستا هندستان بەهۆی ئەوەی کە زمانی ئینگلیزی زمانی فەرمیە ساڵانە هەزاران تەلەبە لە ئەفغانستانەوە لە وڵاتانی عەرەبیەوە لە ئەفریقاوە چنە هندستان بۆ خوێندن لەوێ پارە سەرفەکەن. داهاتێکی زۆر بۆ وڵاتاتی مەسەلە تەنیا لە ڕێی خوێندنەوە لە بواری پزیشکیە لەبەرەوەی مەسەلەن بە زمانی ئینگلیزی زمانێکی زیندوی عالەمە و ئەو کەسانی کە ئینگلیزی بزانن دەتوانن لە هەر بوارێکە معلوماتیان دەستکەوێ بەدەستی بێنن. هەر بۆیە هندیەکان لەم بوارەشە زۆر پێشکەوتن لە بواری پزیشکی شەکە ئەبینن خەڵکێکی زۆرە چەند بۆ هندستان بۆ چارەسەری پزیشکی. بەگشتی هندستان سوودی زۆری لە داگیرکاری بەریتانیا بینیوە، یعنی ئەوە ڕاستیە کە توانین بڵێن. گاندی سەرکردەیەکی دیار و چالاکی هندستان بووە، زۆر جاریش بە باوکی هندیەکان ناو دەبرێت. هەروەها خاوەنی قوتابخانەیەکی فکری و سیاسی بوو بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران. جگە لەوەش خاوەنی دیدگای تایبەتیش بوو بۆ ژیان و سیاسەت. بنەما فکرەکانی مەهاتما گاندی دوو چەمچی سەرەچین، تەواوی بیرۆکەکانی و تەواوی خەباتەکەی لەسەر ئەساسی دوو چەمکدا. مەزران یەکێکیان پێی دەکوترێ ئەهیمسا. ئەهیمسا یان هیمسا سانسکریتێ ینی تونند و تیژی، من ئەوە دەکات نەرێنی دەکاتەوە دەیکاتە ناتونند و تیژی. ئەهیمسا ینی ناتوندی تیژی ینی ئازار نەدان، ینی ئەوەی کە تۆ لە ناخدا لە بنەڕەتدا بەدڵ تەواو ببی بە ئینسانێکی ناتوند و تیژ و لە هیچ حاڵەتێکدا تونند و تیژی نەنوێنی. باشە یەکێک لە چەمکە سەرەکیەکانی مەهاتما گاندی کە خەباتی سیاسەکەی لەسەر دامەزراند کە چەمکێکی 100% عیرفانی و یۆگایە ئەهیمسایە. چەمکەکەی تریش ساتیاگراهیە کە لە ساتەوە هاتۆ بە معنای حەقیقەت. حەقیقەت ینی ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە. باشە ساتیاگراهی ینی کەسێک کە پێداگری لەسەر حەقیقەت دەکات لە هەموو حاڵەتێکدا و ئامادەنیە لە پێناو هیچ شتێکدا باشە حەقیقەت پشتجۆ بخایە غەیری حەقیقەت شتێکی تر بیر لێ بکاتەوە و بیڵێ و بیکە.
بنەما فکرەکانی مەهاتما گاندی ئەم دوو چەمکەن چەمکی ناتوند و تیژی دەگەڵ حەقیقەت واتە ئەهیمسا لەگەڵ ساتیا گراها و خەباتی ناتوند و تیژەکەی لەسەر ئەساسی ئەم دوو چەمکەدا نابوو و هەتا ترۆریشکرا هەر وەفادار بوو پیان و بزوتنەوەکەشی لەسەر ئەساسی ئەم دوو چەمکە سەرخست. خاندی کەسێکی خەباتگێڕ بوو لە هەمان کاتیشدا نووسەرێکی گەورەش بوو کەسێکی بیرمەند و فەیلسوف بوو خاوەنی فکرێکی مرۆڤدۆست و ئایدیالیست بوو جگەلەوەش کەسێکی ژینگە دۆست بوو ئەو پێی وابوو ئەم زەویەی کە ئێمە لەسەری دەژین تەنها مڵکی ئێمە نییە بەڵکە مافی ئاژەڵ و ڕۆکیشی تێدایە بۆیە دەبێت بیپارێزین و پیسی نەکەین. ڕاستە ئێمە بمانەیە سوود لە زەوی وەربگرین بەڵام نابێت زەرەر و زیانیش بە زەوی و بە ژینگە بگەینی. لە ساڵی 2009دا کە دەیکردە 150مین ساڵیادی لەدایکبوونی غاندی مەزن حکوومەتی هیندستان چەندین بەرنامە و ڕێوشوێنی بۆ ئەم یادەدا نابوو کە ئامانج لێی ناساندنی فکری غاندی بوو لە جیهاندا. من خۆم زیاتر لە 20 قوتابخانەی کوردستان گەڕام بۆ ئەوەی پەیامی گاندی بە قوتابیان و خوێندکارانی کوردستان بناسێنم. لەو کاتەشدا هەستم کرد خەڵکی کاردانەوەی باشیان هەبوو و دەبێت ئەوەش بڵێم دەزانم لێرە لە کوردستان خەڵکی غاندیان خۆش دەوێت. تەنانەت ئەوەش دەزانم کە خەڵکی ناوی منداڵەکانی خۆی ناوە گاندی. هەموو ئەمەش گوزارشدەوە دەکەن کە خەڵکی سۆزیان بۆ گاندی هەیە و غاندیان بەدڵە. Kodo ala ti kodo ala bay yeli men sabu ala mauni sabu ala ya silam kodo wadami pandam kodo wadami la kodo wadami tiki minyamata mi yarada ala mi jade ko mi no mami giro ko banno mami I like it, I'm going to come in.